کە ئەم منداڵانە دەبینم ئەو کات دەزانم ژیان بەردەوامە. ئاهەنگگێڕان و وێنەکێشان لەگەڵ منداڵان وامان لێ دەکات بەردەوامبین لە ژیان وێڕای سەختیەکان کە دێتە ڕێمان. جیاواز لە پێشوو من ڕۆژانە دێمە دەرەوە و سیر دەکەم بزانم چی لە دەوروبەرمان ڕوودەدات. زۆربەی ئەو بەتەمەنانی دەهێنرێنە ئەم خانەی بە ساڵە چوانە تووشی لە بیرچوونەوە و بێتاقەتی و داڕوخانی دەرونی دەبنەوە. تەنها سیرکردنی منداڵەکان کاتێک یاری دەکەن بۆ ئەم کەسە بەتەمەنانە وەک چارەسەرێکی زۆر سەرەکی وایە، بۆیە ئەوانیش بە گرنگیەوە چاوەڕوانی منداڵەکان دەکەن. تەنها بینینی منداڵەکان کە یاری دەکەن یاخود وێنە دەکێشن ئارام بەخشە. جارجاریش دێن و لێمان دەپرسن تۆ ناوت چییە؟ بەڕاستی ژیان لەگەڵ ئەمانە زۆر جوانە.